نەخۆشخانەی هیوا لە بەردەم مەترسی کەمی دەرمان و سیانە نەکردنی ئامێرەکانیدایە و زیاتر لە 200 نەخۆش کە چارەسەری کیمیاییان هەیە ژیانیان لە مەترسیدایە. کە سوکاری نەخۆشان دەڵێن ئەگەر هیوا نەبێت ئەوان ناتوانن یەک پارچە حەبیش لە دەرەوە بکڕن و نەخۆشەکانیان ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. پێویستە هیوا لە ململانەی سیاسی دوور بخرێتەوە و یاری بە ژیانی نەخۆش نەکرێت. وەڵا کارەساتە، یعنی نەخۆشخانە هیوا عیلاجی تیانەمێنە بۆ نەخۆش کارەساتێکی زۆر گەورەیە. ینی بەڕاستی سیاسی ئەم وڵاتێ ئەگەر ئەم نەخۆشخانە دابخرێ یعنی ئیتر زۆر کارەساتە. ئەنی کا ئەو هەموو نەخۆشە چی لەکەی هیچ نەخۆشێک لە هەرێمی کوردستانە کولفەی خۆی پێ ناکرێت لەم نەخۆشخانە نەبێت. ینی کولفەیەوە زۆرم نەخۆشیە، ینی هیچ کەسێک نادو ئەمە ماڵی فەقیرە. ینی بەڕاستی ماڵ فەقیر هیچی نەماوە ئەم خەسەخانە نەبێ، لە هیچ شوێنەکە هیچ دەرگایەکی نییە کە لێ بکرێتەوە ئەم دەرگا نەبێ. ئەوەیە حەلیت ئەگەرم نەخۆشخانە دابخرێ و ینی بچێتە باری سیاسی وە وەڵاهی کارەساتە. ینی بەڕاستی کارەساتێکی گەورە ڕوئەدا لە وڵاتە، چونکە ڕوویژی داوە بۆ نەخۆشێکەوە. ئەوە نەخۆشەکە ڕۆژ بۆ ڕۆژ. لە مانگی 3 ئەم ساڵەوە 1 دینار بۆ نەخۆشخانەی هیوا خەرج نەکراوە. تا دێت ئامارەکانی توشبوونیش بە نەخۆشی شێرپەنجە ڕوو لە هەڵکشان دەکەن. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت بەرپرسیارەتی ئەم دۆخە بە پلەبەندی لە ئەستۆی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و تەندروستین کە نەخۆش دەبێت باجەکەی بدات. ئەتوانم بڵێم لە مانگی 3ەوە 1 سنت بۆ نەخۆشخانەی هیوا سەرف نەکراوە. ئەوەی کە لە ڕاگەیاندنەکان ئەوترێ کە نەخۆشخانەی هیواوەنە پارەی بۆ خەرج کراوە نەخێوانیە بە هیچ شێوەیەک. لە مانگی 3ەوە نەخۆشخانەی هیوا 1 چەکی بۆ سەرف نەکراوە. لە مانگی 11ەوە 200 نەخۆشمان کە چاوەڕێی جۆرێک لە دەرمانی شێرپەنجەن تا ئێستا نە لە بەغاوە بۆمانیت نە لە سندوق بۆیان کراوە ناین. ئەوانەی کە هێشتا ئەتوانم بڵێم بۆ خۆیان گرتووە لە سەر پارەی کۆمەک هاوکاریەکرێن و لە دەرەوە ئەیکڕن. ئەجینا لە ماوەی مانگی 11 تا ئێستا کاتە 8 مانگ تقریبەن نەخۆشەکە لە مەرحەلەی 1 شێرپەنجە شابێ ئەچێتە مەرحەلەی 3ەوە. لەبەرەوە ئەمانە خەتەری گەورن بۆ وجگە لەوەش ئەمڕۆ دواڕۆژی بڵین دواڕۆژی تاقیگەی مۆلیکولەر و جێنێتیکە لە نەخۆشخانەی هیوا کە لەم ڕۆ بە دواوە 1 پشکنینی مۆلیکولەر و جێنێتیک ناتوانین لە نەخۆشخانەی هیوا بکەین لەبەرەوەی گرێبەستەکەی کۆمپانیای دابینکردنی ماوەدی تاقیگەکەیان تەواو بووە و هیچ کۆمپانیایەکیش ئامادە نییە مەواد دابین بکە بەبێ خەرجکردنی پارە. لەبەرەوە ئەمە هەموو قەیرانن وردە تووشی نەخۆشخانەی هیوا بنجگە لەوەش نەخۆشخانەی چارەسەری تیشک لە جەژنەوە جیازەکانیان ئامێرەکانیان لە کار کەوت و تا ئێستا چاک نەبووتەوە. ئەمانە هەمووی گرفتن بۆ نەخۆشی شێرپەنجە و ئەتوانم بڵێم لە تقریبەن لە 2007 واژووی گرێبەستێک بۆ دابینکردنی ئامێرێکی لینا کە پێویستە بۆ چارەسەری تیشکی لە نەخۆشخانەی چارەسەری تیشکی سەرەتانی لە سلێمانی تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و دابین نەکراوە. ئێستا شێرپەنجە بۆتە مەترسیەکی جدی بۆ سەر ژیانی هاوڵاتیان لە باشووری کوردستان و توشبوون بە نەخۆشیەکە ستانداردە جیهانیەکانی لە سنووری سلێمانی شتێپەڕاندووە. هۆکارەکەشی دەوترێت بۆ پیسبوونی ژینگە و خواردنی ناتەندروست دەگەڕێتەوە. سندوقی شێرپەنجەش کە تایبەتە بە کڕینی دەرمان بۆ توشبانی شێرپەنجە مانگانە تەنها 2 بۆ کڕینی دەرمان تێدا خەرج دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.